افرو جماور دلسوزی آکری لدور دست سرکرنا افسروک و پارلمانترین پارتا دیموکراتا گلان هدپ دلگران یا خورات گهینیت و پیام خو آراسته آلین هفلدار دکد. براستی ام وکو اف کومن روشنبیرا و پارتین سیاسی نویسکار روزنامه وان کل ویدری افروکون بینا ام دلگرانی و هفسوزی آخو بو پارلمانتارین کرد و هفسروکن هدف کل باکوری کردستان هاتینا دستگیر کردن و بنچاف کردن. گوشتنی رایک بوک چهار سر کنار کشا آشتیا و دیالوگا و گفتگو آرینش نه سرمیزه که لیک تگشنه گلک جارم رفت وید هندک تشتا مثلا بخاطر برجامندی و ملت اکول بخاطر برجامندی خو هندک تشتا تنازل لیب کردن هندک تشتا دستالی بردن دو پروسا کرداتی مثلا یا بردوام بیدن. سوق الشواك سوق قديم بالنسبة للسمك. كانت العلاوي مال باب السيف وعلاوي الشيخ معروف يجيبون بها من كل محافظات العراق. هي العلوة الرئيسية علوة الشيخ معروف. بالنسبة لسوق الشواكة أقدم سوق بالعراق حاليا هو الموجود هنا عندنا. هذا السوق لهم كل عوائل العراقية القدماء كانوا الناس الفقراء كلها كانت عايشة على هذا السوق، الله على هذا السوق. فيلتمون العالم من كل مكانات. السماك يجوا من الثرثار، من سامرة، من هيت، من راو، من عانة، من الرماد، من الجنوب يلتقون بالعلومات السمك هاي هنا. کردنەوەی کتێبخانە شتێکی باشە هەرچەنە کاریگەری قەیران زۆر لەسەری دروست بووە لەگەڵەوەشا کە هەندێک کەس کە ئەوێ کتێب بکڕێ لەوە چێ بەشێکی پەیوەندی بە کێشەی ئینتەرنێتەوە هەبێت کتێب ڕۆڵی باشی هەیە لە شارەزابوون و لە شارستانی بوونی کۆمەڵگا بەڵام بەداخەوە کە لەم ڕۆژە قەیرانێک هاتێتە پێشەوە و وای لە خەڵک کردووە وای لە کۆمەڵگەکەمان کردووە کە نەتوان نزیک بنەوە لە کتێبەکان. ئەم پێشنگایە بۆ ماوەی 12 ڕۆژ بەرداوام ئەبێت زیاتر لە 2000 نامنیشان لەخۆ دەگرێت لە گشت بوارە جاجەکانی ڕۆژمیری وەکو بواری ئاینی و بواری مێژووی و بوارەکانی کە و بەداشکانی لە ساڵ 30 و 40-50 بۆ سەرجەم کتێبەکان ئەوی ڕاستی بێت لەم پێشنگایە حەزمان کرد ڕاستی لە خزمەت بە چین توێژی خوێنەران بکەین و داشکانیان بۆ بکەین